وەک دەزانن با بڵێن قۆناغەکانی ژیان لە هەرێمی کوردستانی باشوور یاخود لە دوای نەوەتویەکەوە تۆزێک بە قۆناغی جیاجیا تێپەڕیون لە هەندێک قۆناغەکان بارودۆخەکان زۆر ئاڵۆز و ناخۆش بوون لە هەندێک قۆناغەکان بارودۆخەکان ئارامتر بوون زۆر بە ڕوونیش دیارە بۆ خەڵک لە چێن لە کاتێککە بارودۆخەکان ئارامتر بووبن خەڵکی کوردستان باشتر قازانجی کردووە خەڵکی باش و خەڵکی دڵسۆز و خەڵکی کە با بڵێن قازانجی گشتی کوردستانی لە پێش چاو بووە باشتر هاتە پێش باشتر توانیتی ڕۆڵی خۆی ببینی تامان زانکۆکانیش بە هەمان شێوە بەشێکن لە دەستگاکانی تری هەرێمی کوردستان بەڵام ئەو چاوەی یاخود ئەو ئومێدەی بە زانکۆکانە ئەو ئومێدە لەوانە لە دەستگایشکە نەبینی ئێمە خەڵکی کە لە زانکۆکان کۆبینەوە خەڵکی ئەکادیمین و خەڵکی توێژەرن و مامۆستای جیل و مامۆستای پەروەردەکردنی جیلەکانی داهاتون بۆیە زانکۆکان و بیرکردنەوە لە زانکۆکان وەکو بیرکردنەوەی خەڵکە سیاسەکان نییە کە با بڵێن بە زۆر بە مجەڕەدی یان بە مەسائلی ئایدۆلۆژی یان لە مەسلحەتی حیزبەکانی خۆیان بیر دەکەنەوە بۆیە ئێمە هەمیشە ئەوە لە زانکۆ ڕەچاو دەکەین کە لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ئاشتی و بە پێکەوە ژیان و بە چارەسەرکردنی گرفتەکان هەیە زانکۆکان مداخەلە بکەن باشە بەڵام ڕانەکێشرێن بۆ جۆرێک لە ململانەی سیاسی کە لە دەرەوە هەیە بۆیە ئێمە هەمیشە ویستمان بە شێوەیەکی نەرم زۆر جار کە چاڵەچەکانمان کرد لایەنە جیاجیەکانیشمان بەیانگەشت کردیا بۆی ئەوان بێن بە شێوەیەکی سیر بکەن کە لە ڕوانگەی مامۆستایانی زانکۆوە پاڵپشت بەسەر چاوەکان و بەڕووداوەکانی کە تەسبیت کراوە مامۆستایانی زانکۆ دەتان قسە بکەن قسەکانی وان سەپۆرتی باشتر و هەنگاوی باشتر و ئاسانتر دەتانی بنێ بۆ ئەوی حیزبەکانیش بێن جێ لە زانکۆکان بگەن لە دنیا حیزبەکان دەڕۆن لە زانکۆکانەوە کێشەکانی خۆیان تەرحەکەن و چارەسەر وەرگرنەوە بەڵام بەداخۆم لە ناوچەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ناوچانەی کە حیزبەکان تێدا دەیانێ باڵە دەست بن دەیانێت ئەجەندای حیزبەکان و ڕوئیای حیزبەکان بڕۆن بیخەنە ناو زانکۆ کە ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە و کۆمەلگا سوودمەند نابی و زانکۆکانیش ڕۆڵێکی سەرەکی خۆیانە دەستەدەن لەم بوارەنە بۆیە زانکۆکان دەبێ بە ئیمکانیەتەکەی خۆیان کە هەیەە و بە پسپۆرەکانی کە هەیەە و بە توێژینەوەی ئەکادیمی پاڵپشت بە سەرچاوی باوەڕ پێکرا و چارەسەری کێشەکان کە چۆن دەتوانین کوردستانێک کە ئاشتەوایی تێدا بەرقەرار بێتە بەرهەم مامۆستایانی کە لە بواری یاسا لە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکان لە بواری مێژووی ململانەیەکان تەمەن زۆر مێژووی ململانەکان ئەو مامۆستایانە هەر کەس لە ئاستی خۆی ئەگەر لە شێوەی با بڵێن کۆڕ و سیمینار و وەرکشۆپ نەبی چونکە پشتی ئانی زۆرزار هەیە ینی پێویستە بە ئانی جواب بدرێتەوە هەموو مامۆستایانی کە لەو بارانە زانیاریان هەیە زانیاریەکانی خۆیان طرح بکەن بۆ سیاسەکان و قسەی خۆیان بکەن و ڕێیەکانیان نەشارنەوە بەبێ سانسۆر قسەکانی بکەن بەڵام قسەکانیان بە ئاستی چارەسەر و بە ئاستی تەجاوزی ئەو مشکلانەی کە هەیە و مەترسیەکانیش کە ڕوو دەدەن لەو ئاڵۆزی گویژانی ئەوە هەیە یعنی ئەمە ڕۆڵی سەرەکی زانکۆکانەوە هیوادارین بتوانن هەموو زانکۆکان نەک بە تەنیا زانکۆی کۆیە بتوان لەو بارەوە قسە خۆیان بکەن مە پێمان وایە شەڕ و پەلاماردان و ئاژاوە و داگیرکاری ناتوانانی کێشەیەکی مێژووکردی میلەتی کورد لە منطقەی حەڵکە بۆیە دەوڵەتەکانی مابڵێن دەوڵەتی تورکیا کەستا ئەو هێرش و پەلاماریدایە لە ڕووی اقتصادەوە زەرەرەکە لە ڕووی لە دەستدانی توانەکانی مرۆڤیەوە زەرەر دەکا و لە ڕووی بەجێهێشتنی وەقعێکیش لە منطقەکە زەرەر دەکا بۆیە بەم ئوسلوبە کێشەی میلەتێک کە لە واقع هەیە و هەزاران ساڵە لە منطقە هەیە ئەم کێشەیە قەتعەن چارەسەر نابی گفتوگۆ حوار پەیوەندی بەردەوام مەسلحەتی میلەتەکە خستنە سەر سەروی مەسلحەتی حیزبەکان و ئایدۆلۆژیەکە هەر کەسێک وا تێبگا هەر کەسێک وا تێبگا پەلامارەکانی تورکیا تەعاملی تورکیا لەگەر باشوور تەنها لەبەر ئەوەی پەکەکە لێرەیە ئەوە خۆشی و قەزیەکەش بە هەڵەدا دەبا تورکیا دێ ئامانجەکانی خۆی بپێچێ زەعیفکردنی تەجروبەی هەرێمی کوردستانە بە یەکدادانی حیزبەکانی باشوورە لەگەر پەکەکە و لە ئاینەن کاتیش چی پێ بکرێت لەگەر پەکەکە بەو بیرۆکێکی خۆی هەیەی بۆ زەعیفکردنی بۆ زەربەلێدانی بۆ ناشرینکردنی بە دڵنیایی و ئەگە چای پێ هەڵباتە بە
کە ڕفراندۆممان ڕاگەیاند هەموو دنیاوی دەزانی لەبەرەوەی پەیوەندێکی زۆر باش لەگەر هەندێک حیزبی باشوور هەیە لەگەر تورکیا اقتصادێکی زۆر باش نەوتمان بەوێدا دەڕوا ئێمە گەر لە بەرمینێ نەوتێک چەند دۆلارێک ئەگەر لە هەرێمی کوردستان بی بەقەت ئەوە پارە و قازانج بۆ حکوومەتی تورکیا دەڕوا سەبان شەریکەی کۆمپانیای زەبەلاحی هاتیە لێرە لە کوردستان ئیشەکە یعنی اقتصادێکی زۆر بەقوتی لەو منطقەیە کاری دەکرد و کە ئێمە ڕفراندۆممان ڕاگەیان تەسەووری هەندێک لایەن وا بوو ئیدعاشیان بۆ کرد قسەشان کرد کە تورکیا پاپشتیمان دەکا بەس تورکیا دژایەتی خۆی بە سەرەحی ڕاگەیان و دوایە ڕێگەکان و مەتاری دەداخست خۆتان دەزان پاش چەندین مانگێڵ ئەنجا مەتاری سلێمانی کرا بۆی هاتچۆ لە بینی تورکیا و کوردستان بێتەوە ئێمە بە دڵنیاییەوە قەت ئەکادیمیەکی زانکۆ و قەت موسسەیەکی زانکۆ و موسسە لەگەڵ شەڕی ناوخۆنین دژی شەڕی ناوخۆین لەگەر دیالۆگ و لەگەر لێکتێگەیشتن و لەگەر دۆزینەوەی چارەسەرین و لەگەر تێپەڕکردنی قۆناغەکانین و ئێمە دەبینە با بڵێن عنسری خێر نەک عنسری شەڕ